لەسەرم بابەتە گوتەبێژی وەزارەتی تەندروستی دکتۆر سەرکار سوورچی دەدوێنم لە ئاکرێ میوانی ئێمەیە. دکتۆر سەرکار سپاس بۆ ئامادەبوونت لەگەڵمان. 4 حاڵەتی توشبوون بە کۆلێرا هەیە. هەرێمی کوردستان لە توشبوون بۆ ئەو نەخۆشیە لە چ ئاستێکدایە؟ بەڵێ سڵاو ڕێز بۆ جەنابە سنوور خان بۆ بنێرانی کوردستان 24 ئەمڕۆ یادی لەدایکبوونی پێشاوی مرۆڤایەتی محەممەد دوردیخوای لێبێت لەسەر بێت پیرۆزبای ئەم یادە مەزە لە هەموو مسلمانانە جیهان دەکەونی هیوادارین بێ بەتەمای خێری خۆشی بۆ گشت مرۆڤایەتی. نەخۆشی کۆلێرا دیارەکە نەخۆشیێکی کوشندەی سکچوونیە، بەڵێ هۆکارەکەی بەکتریایەکە کە سەرچاوەکەی ئاوی پیس و خۆراکی پیسە، نیشانەکان لە کەسێک و بۆ کەسێکی تر با بڵێن جیاوازە. دەکرێت تووشی هەموو تەمەنێک بێتن، بەڵام مەترسی زیاتر لەسەر دوو گروپ هەیە بەڕاستی لە کۆمەلگا، ئەوانیش منداڵان وە کەسانی بە ساڵات و ئەوانەی کە نەخۆشی درێژخاییان هەیە. نەخۆشی کۆلێرا با بڵێن نەخۆشیەکە کە بەڕاستی لە کاتی دەرکەوتنی نیشانەکان کە بریتە لە سکسوونێکی ئاوی تند، بریتە لە ڕشانەوە، سەر ئێشە، سەرگێژبوون، شەکەتی و بێتاقەتی و سک ئێشەیەکی تند. هەر کەسێک ئەم نیشانەنێت تێدا بە دیارکەوت پێویستە ڕاستە خۆ سەردانی نەخۆشخانە بکات بۆ ئەوەی ساراسەری پزیشکی وەربگرێت. ئەم زانیاریکەم ئێستا ڕای دەگەن بەڕاستی ئەمە یەکەم جار ئێمە بەڵێ زیاتر لە وەرزی گەرمادا بڵاو دەبێت و بەڵام دەکەتن لە وەرزەکانتر بە ڕێژێکی کەمتر، بەڵام زیاتر نەخۆشی کۆلێرا تایبەتە بە وەرزی گەرما، واتە ئەو کاتێک کە پلەکانی گەرمای تێدا بەرزن. ئەمە بەڵام سەرچاوەی بڵاوبوونەوەی نەخۆشی کۆلێرا لە ڕووی زانستیەوە ئاوی پیس و خۆراکی پیسە، ڕاستە پەیوەندی بە کەش و هاوەیە، بەڵام سەرەکی ترین ڕێگا بۆ بڵاوبوونەوە و با بڵێن توشکردنی مرۆڤەکان بە کۆلێرا بریتە کە وەکو باسم کرد بەکتریایەکە بە ناوی ڤیبریۆ کۆلێرا وە زیاتر لە ئاوی پیس و لە خۆراکی پیسەیە. من ئەم زانیاریکە ئێستا بۆ جەنابی ڕاگەێنم بەڕاستی یەکەم جار ئێمە لە کوردستان 24 باز دەکەن وەکو پێویست، ینی باڵن ڕێک بە دەقیقی ئەم داتای تا ئێستا لە میدیا باس نەکراوە. ئەمە یەکەم جارە لە ڕێی کوردستان 24 بەها بە خەڵکی ڕادەگەن بۆ ڕایگشتی لە هەرێمی کوردستان لەم ساڵدا لە ساڵی 2024 28 حاڵەتی کۆلێرامان هەبووە. خۆشبەختانە هیچ حاڵەتێکی گیان لە دەستدان نەبووە. ئەم ژمارەیەش دابەژەوە بەسەر پارێزگای هەولێر و پارێزگای سلێمانی. لە پارێزگای دهۆک و سنووری پارێزگای دهۆک هیچ حاڵەتێکی کۆلێرا تۆمار نەکراوە. لە پارێزگای هەولێر لەم چەند ڕۆژەی ڕابردوو 12 حاڵەت تۆمار کراوە کەمە تا ئێستا باس نەکراوە. ئەمە یەکەم جارە من ئاماژێ پێدەم 12 حاڵەتی کۆلێرامان هەبووە لە پارێزگای هەولێر و 16 حاڵەتیشمان هەبووە لە پارێزگای سلێمانی، کەواتە کۆی ژمارەی توشبانی کۆلێرا لە هەرێمی کوردستان نییە. بەڵێ پێم خۆش بم پرسیارکرد. خۆشبەختانە تا ئێستا وەکو من عەرزم کرد هیچ حاڵەتێکی گیان لە دەستدان نەبووە بە کۆلێرا لە هەرێمی کوردستان. ئەو حاڵەتانەشی کە تۆمار کراون لە سلێمانی کە 16 حاڵەت بووە، خۆشبەختانە زۆربەی هەرە زۆریان نەخۆشخانەیان جێشتووە دوای ئەوەی کە چارەسەری پزیشکی پێویستیان وەرگرتووە. 1-2 حاڵەت ماوە لە سلێمانی، بەڵام ئێستا چارەسەری پزیشکی وەردەگرن و دۆخی تەندروستیان جێگیرا. لە پارێزگای هەولێریش بە هەمان شێوە کە 12 حاڵەتمان هەبووە، زۆربەی هەرە زۆریان دوای وەرگرتنی چارەسەری پزیشکی پێویست نەخۆشخانیان جێشتەوە. ئەویش بە هەمان شێوە ئەگەر هەڵە نەبم 3 حاڵەت ماوە، بەڵام دۆخی تەندروستیان جێگیرە و چارەسەری پزیشکی وەردەگرن. دکتۆر بەراورد بە ساڵی ڕابردوو ئەمساڵ ژمارەی توشبوون بە کۆلێرا کەمترە لە هەرێمی کوردستان. ئەگەر وەڵامەکەت بەڵێ یان نەخێر پێم بڵێ کە پرۆتۆکۆڵی ئێوە چی بووە بۆ ڕوبەڕووبوونەوەی کۆلێرا وەکو وەزارەتی تەندروستی؟ بەڵێ زۆر خۆشبەختانە ئەم ساڵ بە بەراورد بە پاڵ بەڕاستی ڕێژەی توشبوون زۆر کەم بۆتەوە، یانی ئێمە پار ڕێژەی توشبوون زۆر بوو، بەڵام خۆشبەختانە لەم ساڵدا لە ساڵی 2024 ڕێژەی توشبوون بە کۆلێرا لە هەرێمی کوردستان زۆر کەمی کردووە، کە ئەمەش زیاتر بەڕاستی بۆ ئەوە دەگەڕێتەوە کە ئێمە وەکو وەزارەتی تەندروستی حکوومەتی هەرێمی کوردستان ڕێکارەکانی خۆپارێزی و کۆنتڕۆڵکردن دژی نەخۆشی کۆلێرا زۆر بە باشی گەیاندوومانە بە هەموو بەڕێوەبەرایەتی گشتە تەندروستیەکان و بە هاوڵاتیانی شواتە پەیامی هۆشیاری تەندروستی زۆر باش دراوە بە هاوڵاتن لە ڕێگەی هەم کەناڵەکانی ڕاگەیاندنەوە لە ڕێی بڵاوکردنەوەی پۆستەرات واتە وێنەکان بە تایبەت لە قوتابخانەکان لە شوێنە گشتەکان کە ڕێنمای خۆپارێزیماندانەوە بۆ هاوڵاتن کە چۆن خۆیان لە نەخۆشی کۆلێرا بپارێزن و بێگومان هاوڵاتانیش تا ئاسێکی زۆر باش پابەند بوونە. خۆی ڕێکارەکانی خۆپارێز دژی نەخۆشی کۆلێرا سنوور خان زۆر ئاسانە بەڕاستی بریتە لەوەی کە ئاوێک نەخورێتەوە ئەگەر سەرچاوەکەی نەزانراو بێت، واتە پێویستە ئەو ئاوا بەکار بهێنرێت بۆ خواردنەوە کێشلنان کە سەرچاوەکەی زانراو بێت. خۆراکی پیس
بە هەموو شێوێک ئەم با بڵێن ئێمە ڕێنمایمان دەرکردووە کە بە هەموو شێوێک خۆیان بە دوور بگرن لە خۆراکی پیس بەتایبەت ئەگەر وەرزەکانی با بڵێن ئێستا کە پلەکانی گەرما زۆر بەرزن سنوور خەمن ئەم قسەیەکەم هیوادانم ینی خەڵک لێمان وەربگرێتن تا پێتان ئەکرێتن لە دەرەوە خواردن مەخۆن بەڕاستی و ئەگەر خواردنیشتان خوارد پێویستە بزانن کە ئەو چێشتخانەیە ئەم شوێنە مۆڵەتی تەندروستی هەیە یاخودنا چونکە بەڕاستی وەکو ینی عەرزم کردی دوو هۆکارە سەرچەکەی بڵاوبوونەوەی نەخۆشی کۆلێرا ئاوی پیس و خۆراکی پیسە بەڵام ئێمە لە ڕێی با بڵێن فەرمانێکی وەزاریەوە هەر ساڵانەش ئەمە پلانی وەزارەتی تەندروستیە گشتاندنمان کردووە بۆ هەموو بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستیەکان خاڵەکانی خۆپارێزیمان خستۆتەڕوە داوامان لێ کردووە هەر یەکیان لە سنووری خۆی کە ئێمە نۆ بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستیمان هەیە ئەم ڕێنمایە خۆپارێزیانە بگەینێتن بە هاوڵاتیان بۆ ئەوەی ئاگاداری تەندروستی خۆیان بن و نەخۆشی کۆلێرا کۆنتڕۆل دکتۆرێ و سەوزانی بە ئاوی قورس ئاو دەدرێن ئایا ئەوەتان کۆنتڕۆل کردووە ئەمساڵ هیچ شتێکی لەو شێوەیە هەبوو چونکە ئێوە خۆتان پێشتر گوتوتانەکە ئەوە ژێکێکە لە هۆکارەکە ئای دەستخۆش بەڵێ زۆر باشە ئەتەبان دەستخۆش بۆم پرسیارە بڕاستی من ئەبووە باسی بکەم بەڵام زەنابەت بەبیری تەنامەوە من دەستخۆشت یەکەم لە وەزارەتی تەندروستی حکوومەت هەرێمی کوردستان ئێمە بڕیارمان داوە کە ئەو شوێنانەی سەوزەی لێ هەیە بە هیچ شێوێک نابێتن بە ئاوی پیس ئاو بدرێ واتە ئاودانی سەوزە بە ئاوێک کە سەرچاوەکەی نەزانراوە بێت قەدەغە کراوە بۆتی چونکە ئەمە وای کردووە کە نەخۆشی کۆلێرا و بڵاو بێتەوە و تا ئاستێکی زۆر باشش ئەم بڕیارەت جێبەجێ کراوە و خەڵکیش وە پابندی ئەم بڕیارەی وەزارەتی تەندروستی حکوومەت هەرێمی کوردستان بوون و هەر بۆیش بەڕاستی ئێمە کە ئەبینین ئەمساڵ ڕێژەی توشبوون بە کۆلێرا زۆر کەم بۆتەوە دووبارەی ئەکەمەوە ئاودانی سەوزە بە ئاوێک بە ئاوی بیر بە تایبەتی قەدەغەیە ئاودانی سەوزە بە ئاوێک کە سەرچاوەکەی نەزانراو بێت ئاوەڕۆ بێتن یاخود جۆگەڵە ئەم بابەتانە بێتن کە گومانی ئەوانە ئەم ئاوە پیس بێتن بە هەموو شێوەیە قەدەغەیە و بەڕاستی ئێمە ڕاشمان گاند و ئەگەر ئێمە تیمەکانمان بە دوواداچوون دەکەن بۆ ئەو شوێنانەی کە سەوزیان هەیە کە سەوزە فرۆشن ئەم بابەتە لە پێش با بڵێن دوکانەکان و ئەو شوێنانەی کە سەوزە میوەی تێدا دەفرۆشن ئەگەر ئەم سەوزانە بە ئاوێکی پیس ئاو بدرێن پاک بدنەوە ئێمە ڕێکاری یاسایین بەرام بەردەگرینەوە زۆر سپاس دەکەم دکتۆر سەرکار سوورچی گوتەبێژی وەزارەتی تەندروستی هەرێمی کوردستان دەستخۆش